سڵاوتان لێبێت بینەرانی پایتەخت میدیا حاڵەتێکی تری تای خوێنبەربوون لە کەرکووک تۆمار کرا. کەمێک پێشستا لە نێو نەخۆشخانەی گشتی فێرکاری کەرکووک خانمەپەرستارێک بەهۆیەوەی کە 4 ڕۆژ لەمەوبەر بارودۆخی تەندروستی تێک دەچێت و دێنێتە نێو نەخۆشخانەکەەوە دواتر پشکنینی بۆ دەکرێت و دەردەکەوێت کە ئەم پەرستارە یاخود ئەم کارمەندەی تەندروستی کەرکووک تووشی تای خوێنبەربوون بووە. دوا بە دوایەوەی کە 4 ڕۆژ لە نێو نەخۆشخانە مایەوە بەهۆی ئەو برین و ئازارەی کە لە جەستەی هەبوو بەهۆی سەختی برینەکەیەوە کەمێک لەمەوبەر گیانی دەستاوە. جێگەی باسە ئەو پەرستارە تەمەنی 38 ساڵە ناوی نورا سامرەوە دانیشتووی گەڕەکی موسەڵای شارەکەیە. دوای ئەوەی کە ئەم خاتوونە بارودۆخی تەندروستی تێک دەچێت دێنێتە نێو نەخۆشخانەکە بەهۆی سەختی برینەکەیەوە گیانی دەستا. هەروەها ئەوەی کە جێی سەرنجام ئەم خاتوونە دووگیان بووە. دوای مانەوەی لە نێو نەخۆشخانە کە باری تەندروستی تێک دەچێت لە گروپی پزیشکان یاخود گروپی پەرستارەکان داوای لە هاوڕێکانی کردووە کە گەردەنی ئازا بکەن بۆەوەی کە هەستی بۆ کردووە کە تەندروستی بە جۆرێک تێک چووە داوای گەردن ئازایی لە هاوڕێکانی کردووە. ئەمەی کە جێگەی باسە چوارەم حاڵەتی مردنە بە تای خوێنبەربوون لە شارەکە. تاوەکو ئێستا تەندروستی کەرکووک بە فەرمی 6 حاڵەتی توشبوون بە تای خوێنبەربوون تۆمار کردووە لە شارەکە. 4 حاڵەتیان گیانیان لە دەستداوەکە، 2 کەسیان پیشەیان گۆشتفرۆش بوو، 2 کەسیشیان کارمەندی تەندروستی کەرکووک بوونە و کەسێکشیان لە ئێستادا لە ژێر چاودێریدایە و تەندروستی چارەسەری تەندروستی وەردەکرێت وە یەکێک لە توشبەکانیش دوایەوەی کە تەندروستی ئاسایی دەبێتەوە چاک دەبێتەوە نەخۆشخانە جێ دەهێڵێت. ئەوەی کە جێگەی باسە نەخۆشی تای خوێنبەربوون یاخود ڤایرۆسی تای خوێنبەربوون ئەو نەخۆشی لە گەنەی ئاژەڵەوە داگوازرێتەوە بۆ مرۆڤ و ئەو کەسانە زیاتر تووشی ئەم نەخۆشیە دەبن کە بەرکەوتیان لەگەڵ ئاژەڵدا هەیە. هەرچەندە تیمەکانی تەندروستی و قایمقامیەت و لیژنەکانی چاودێری بە بەردەوام چاودێری بازاڕەکان دەکەن و سەدانی ئەو شوێنانە دەکەن کە زیاتر مامەڵەی ئاژەڵی پێدەکرێت یاخود ئەوانەی کە گۆشت فرۆشن زیاتر تاکید دەکەنەوە لە دڵیایی دەبنەوە لەسەرەوەی کە بە پاک و خاوێنی مامەڵە لەگەڵ و گۆشت و ئەو ئاژەڵانە بکەن کە سەر دەبدرێت و هەروەها داوایان لە هاوڵاتیان کردووە تەنها گۆشت لەو شوێنانە بکڕن کە مۆڵەتی تەندروستی هەیە و ئەو گۆشتانە کە ختمی تەندروستی پێوەیە. ئەوەی کە زانیاری بوو لەبارەی ڕووداوەکانی توشبوون بە نەخۆشی تای خوێنبەربوون تاوەکو ئێستا زانیاریەکان بەو شێوەیەن کە بۆ بینەرانی پایتەخت میدیا مانگواستەوە.